خمسة قانونية. برنامج أنا اشتهي وكان
دي زوج 5 دقيقة ها؟ والله 5 دقيقة تنزل هذا إن شاء الله. Гастроз меня, не знаю, гастроз. Hey! Come on!
كاكا اللي هسه كاكا شنو؟ ولا شو زي ورا Ya. شو لا ينادى ترى قطعته هذا نادى باوي جيز حكم او رقم ثاني على الترجيح اخواني رقم ثاني اخوان او رقم ثاني او ثاني شوف كذا اخوي او ثاني انا قصدي Rafting outside. Saat 4'ü açık. Saat 4'ü açık. Allah. والله كارته
sakat da sakat. Nerede ki göre bilen azan yeşilirse. Hayır, çeşir, güzel çeşir. Добро, кури добро. ورا حركة بس طبعا ورا بعضه Güzel, güzel, güzel.
yani. Güzel ya öyle diyorsan. Добро, добро, добро!
şurada. O şarafı da şurada. Böyle çok fazla konuşuyor ya. Olmuş. Video. Burada.
Cava, come cava, adesso guardate qua. Betül'ü çağırdı. Ha? Çağırdı. Ha? Hastane çağır. Dil oynasam. Dil öyle fırsat. Burada kal. Bakalım kulağım gidiyor. وانا واسبي وانا كاكا وانا Ya
شارع الصيد هذا رعد الصيد هذا
Ha oğlum. Passa, bicho. Vai lá. Deixa eu tocar no olho. Beleza, deve ter ficado ali.
زياد زياد لا بس بيها مش اشتري بلادي بص حفظ قبلنا
Bro, şöyle bro. Böyle de alın. Şöyle yap. Bro şöyle. Yürü kanka yürü. Güzel Öksel. Bravo, bravo. Hasta. Hasta. Yavaş dur dur. Oraya hadi. Ama bu dolan diye. Sebebiyiz mi yapıyoruz? وارد قلت فريدة ليه فريدة فريدة انا بيطلع ليه ما ليه رسلت هذا الرعد.
Hey!
يا بني والله
Go, Tuan, let's go.
بەڕاستی ئەمان ڕازی نینە ینی لە ئەنجامە کارمان لەو دوایە ینی چەند یاریەک یەکسان بوون و دۆڕان بوو یعنی دەمانتوانی بردنەوە بەدەست بینین شۆتی یەکەم یاریزانێکمان دەرکرا شۆتی دووەم بە هێرچی هەڵگەڕاوە توانیمان گۆلێک بکەین و پەنەرتێکیش لەدەست دەین یعنی سێ خاڵەکە لە ناو دەستی خۆمان بوو بەڵام بەهەدەرماندا و گۆلی تعادلمان لێکرا و ئیشاڵڵا لە یاریەکانی داهاتوو تعویزی ئەم تعادلەش دەکەینەوە. ڕاستەکەی سپاس بۆ خوا ئەمڕۆ یاریێکی باشمان ئەنجامدا لە گێم یەکەمدا مۆفەق نەبووین یاریەکەوەکو هەردوو تیپۆکوێک بوون بەڵام لە گێمی یەکەمەوان یاریزانێکیان بەکارتی سوور دەرکرا لە گێمی دۆم زەختێکی باشمان خردە سەر تیپی برایەتی بەڵام لە هەجبێکی هەڵگەڕاوە گۆلێکمان لێ تۆمار کرا و لێدانش ساشمانە سەرگیرا بەڵام سپاس بۆ خوا توانیمان بگەڕێرەوە ناو کەشوهای یاریەکە گۆلێک تۆمار بکەین و زەختێکی باشمان کردووە سەر برایەتی بەڵام برایەتی تیپێکی باشە بەڵام بە خاڵێک ڕازی بوون سپاس بۆ خوا.